بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش. زۆرێک لە جۆرەکانی تێکچوونی کەسایەتی بریتیە لە کەسایەتی دژە کۆمەڵ. ئایا مەبەستیە بە کەسایەتی دژە کۆمەڵ و کەسێک کە دژە کۆمەڵە چۆن ڕەفتار دەکات؟ لە سەرتاسەری دنیا بەشێک لەوانەیە لە بەندیخانەکانن کەسایەتی دژە کۆمەڵیان هەیە. ئایا پەیوەندی چۆنە لە نێوان کەسایەتی دژە کۆمەڵ و تاوان؟ ئایا لە بەندیخانەکانی کوردستان پرۆگرامێک هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانی کەوا دژە کۆمەڵن و ئایا هیچ پرۆگرامێک هەیە بۆ ڕاهێنان و شیاندنەوەیان و مامەڵەکردن لەگەڵیان؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکەی تایبەت بە کەسایەتی دژە کۆمەڵ لە بەرنامەی دیالۆ دەروون دەخینە ڕوو. ئەوەی بەڕێزی دەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی NRT یان لە ڕێگەی ئەدرسی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی تایبەت بە بەرنامەکە سەرنج و تێبینەکانتان بخەنە ڕوو بۆ ئەوەی بە خۆشحاڵی وەڵامی دەینەوە. بەرنامەی دیاردە و دەروون شەوی پێنجشەممە کاتژمێر 8:05 ڕاستەوخۆ لە NRT و پێشکەشتان دەکرێت.